سڵاوتان لێبێ لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە من زەنوێر سەمەد توێژێری کۆمەڵایەتیم. بابەتی ئەمڕۆمان گرنگیدانە بە ڕوخسار و ناوەڕۆک و هەروەکو دەزانین کە ناوەڕۆک گرنگیەکی تەواوی لە کەسایەتی ئێمەدا هەیە و لە هەمان کاتیشدا ڕوخساریش بە هەمان شێوە تەواوکەری ئەو ناوەڕۆک هەیە. بۆیە پێویستە ئێمە گرنگی بە هەردوو لایەن بدەین. ئێستاش کۆمەڵێک هاوڕێم لێرەن بابەیەکەوە بڕۆین بیان بینین و گفتوگۆی ئەم بابەتە جوانە بکەین. من جوان داوت دەرچووی هەندەسە و مامۆستای پەیمانگە لە هەولێرەوە بەشداری پرۆگرامی سەکۆی گەنجانم. بابەتەکەمان لەسەر گرنگی لە نێوان ناوەڕۆک و ڕوخسارە. منیش دەڵم بە ڕوخسار نەبێتەوەی شاردنەوەی ناوەڕۆک. سڵاوتان لێبێ لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵتانم. من عومەر حەسەنم، دەرچووی کۆلێژی کارگێڕی و ئابووریم ناوەڕۆک و ڕوخسار کەسایەتیمان دیاری دەکات. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاو، من محەممەد بورهان ئەندازیاری سیستەمی زانیاری لە سەردەمێکدا دەژین پێی دەڵێن سەردەمی وێنە با ئاگدار بین وێنەکان هەڵوان نەخەڵەتێنن. سڵاو، من محەممەد شا دەرچووی ئەندازیاری نەوت و بەکانزاکردن. ئەمڕۆ لە بەرنامەی سەکۆی گەنجان لەگەڵتانم لەسەر بابەتی ناوەڕۆک و ڕوخسار. بە بڕوای من ناوەڕۆک و ڕوخسار تەواوکەری یەکتری. بەخێر بن، دووبارە خۆشحاڵم کە لێرەدا دەتان بینە. لەو دانیشتنی ئەو ڕۆمان عومەر پێشکەشکاریەکەمان لە بۆ دەکا ئەوجە فەرموو. زۆر سپاس لەوەی کە متمانی بەڕێوەبرنی و دانیشتتان بە مندا. دەگوترێ ناوەڕۆک و ڕوخساری مرۆڤ وەک دوو ڕووی هاوشێوە یەک دراون. هەرچەندە زیاتر لە یەکتی بچن ئەوەندا کارگەریان لەسەر بەهای خاوەنەکەی دەبێتن. محەممەد، ئەگەر پرسیارێک بکەم بۆچی گەنجان ئیمڕۆ زیاتر گرنگی بە ڕوخسار دەدەن وەک لە ناوەڕۆک؟ یەکەم لە بۆ گەنجی کورد ڕوخسار شتێکی گرینگە، وەکو پێشاندەری نەتەوەی کورد دەتوانین بیرین بەشێکی زۆر گرنگ دەبێت، بە تایبەتی لەو کاتێ خۆماندا کە کۆمەلگایەکی زوو گەورە بوو گۆڕاویندای. گەنجی کورد محاولە دەکاتن یەکسانی و هاوسەنگی لە بینی کولتوری کوردی و هەروە کولتوری مۆدێرن پێشان بدە کە ئەویش بە ڕوخسار دەکرێتن. نەریتە باوەکانی کورد لەگەر نەریتی مۆدێرندا هەندێک تێکەڵاو بکات و پێشانی بدە وەکو ستانداردێک بێتن. ئەو هەموو گلەیەی کە ئەکرێ بەهۆی ئەوەی کە گەنجان زیاتر گرنگی بە ڕوخسارە دەن، ئەو کەم و کوڕیانە ئەو کاریگەریە کۆمەڵایەتی و دەرونیانەی کە لێیان لێ کەوتوتەوە. لە دنیای ئێستا دەتوانین بڵێن نەک گەنجان هەر هەموو خەڵک وای لەیاتی زیاتر گرنگی بە ڕوخسار دەدا. ئەوەندەی گرنگی بە ڕوخسار دەدرێت بە ناوەڕۆکی نادرێتن. حتا لە با بڵێن شتێکی زۆر سەرەتایی لە کڕینی کتێبەک دەتوان بە شکل بڕیارداتن فکر لەوەی ناکات و ناوەڕۆکی کتێبە چییە، تەمەشای دەکاتن شکلی ئەو کتێبە زۆر جوانە، دەجارە بیخێنەوە بزانە ناوەڕۆکەی لەوانەیە ئەسڵەن گرنگێکی وای نەبی سود بە تو نەگەی. من هەر لەسەر قسەکەی جوانی دەتانم نمونەی لۆی دابینەوە کە لۆ نمونە ئێستا زیاتر بەکارهێنانی سۆشیال میدیای بوویتە باو کە پۆستێک دەکرێت کەسێک پۆستێکی جوانی کردیانی تەماشا ئەو پۆستەی ناکە بزانین ناوەڕۆکی پۆستەکەی چی تێدا یاخود نالەوانێت چەندێرە کشتی نووسیبی، بەڵام ئەوەندەی تەماشا دەکە کە چی تێدایە دوو خەتی بیدایەتی دەخینتەوە یەکسەر دەڕوە ناسە ناو ناوەڕۆکەکەی ناسە ناو بابەتەکان، ینی بەعام شتەکان ئاوای لێهاتی. ئێستا ئەوەندەی ڕوخسار احتیمامی پێ دەدرێت ناوەڕۆکی احتیمامی پێ نادرێت. دەزانم ئەمن لەوەی باسی خاڵێکی زۆر زەڕۆڕی بکەم ڕاستانی سۆشیال میدیا زۆر تاسیری هەیە لەسەر ڕوخسار، لەسەرەوەی کە کەسەکان زۆر بە تایم بڵێن زۆر بە کەمی تەماشاخوایان دەکەن. پۆستێک دەبینیتن ئەفکلۆی ناکات لەوانەیە پۆستە زۆر دەستکاری کرابیلانێ زۆر فلتەرینگی لێ درابیتن سیر دەکاتن ئەو پۆستێکی زۆر جوانە ئەسڵ لە بەهای خۆی کەم دەکاتەوە لۆ حاڵتە باشەوە لۆ ئەوەندە جوانە لۆ شکلی و هاڕێکە لۆ منوانیمە لۆ خەلە لە گلێرەم هەیە لۆ خەلە لە گلێرەم هەیە نە ئەسڵ لەوانەوە نەبی لەوانەیە کەسێکە زۆر لە تو خراتر بیتن لەوانەیە ئەسڵ زۆر فلتەرینگی بەکارهی نابیتن. زۆر تەماشا ڕوخسار مەکە. دەتام لێرە یەک شتی بڵم ئێستا زۆربەی و کەسانێ ناو سۆشیال میدیای کە بەناو بانکن کە ڕۆژانە پۆستی دەکەن ڕەنگە لە ڕووی ڕوخسارەوە یعنی ڕوخسارێکی جوان بە خەڵکی نیشان بدەن، بەس لە ڕووی کۆمەڵایەتیەوە گەرەمە تەماشای ناوەڕۆکیان بکەین لەوانەیە مەسەلەن
ژنی پیاوە لەگەڵ ئەلکتریکا ڕۆژانە سناپی دەکەن یا شتێکی دەکەن بەس لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕەنگە زۆر خراپن ڕێیت چییە؟ گونجاو نییە کاتێکە لە سوۆسیال میدیا ڤیددیوەکانیان دەبینین ئەوان دیوەکی جوانی ژیانی خۆیان نیشان دەدەن بە زۆربەی کاتیش دوای ئەو نیشاندانی دیوە جوانە مەسلەکان هەموو دەگۆڕێ لەوانێ لە یەک لەحزەدا هەموو شتێکی ناشرین بخەنە ڕوو ئیدی خەڵک هەیە کە ئاوات بە ژیانی ئەوان دەخوازیتن کە ئەوان تەنها ڕواڵەتەکەیان نیشاندە بەس ڕوخسارەکەیان نیشاندە گرنگیان بە ناوەڕۆک نەدا ئەسڵەن ژیانیان لەوانەیە هەروێران نەبێ سوۆسیال میدیا زۆر کاریگەری لەسەر ژیانی تاکەکان هەیە و ئێستا کاتێکە ئەمە دەبینین خەڵک لە نمونە دەستە شوێنێک ئەوەندەی گرنگی بەوە دەداتن لۆکیشنێکی جوان ببینتەوە شوێنێکی جوان ببینتەوە کە ڕسم و ڤیددیۆ لە بگری چێژ لە کاتەکانی وەرناگری کە بەجددی ئەوە جێگەی ئەسەفا ینی ناکرێتن کە تۆ ناوەڕۆکەکە تەواو ئیهمال بکەی بەس لەبەرەوەی کە وێنەکی جوان نیشان بدەیت ئەڵەمەویش گرنگە جوانی ڕوخساریش گرنگە جوان دەربکەوێ جوانی گرنگە بەس لە ئێستادا ئەوەی کە بەڕای من ئەوەی کە گرنگترە ئەکیید ناوەڕۆکەکەیە ینی لە هەر دەرفەتێک پێویستە شتێک بقۆزیەوە هەتاوەکو خۆت بەرەو پێش ببیت ئەوەش کە لە ناوەڕۆکدا با من دەکرێت سەرەوە خاڵک باسم محەممەد باسیوی کرد کە نیشاندانی جوانی گرنگی خۆی هەیە ئۆکەی دەتانم باسی ئەو بابەتێ بکەم متمانە بەخۆبوون لاانێ بەشێکی بگەڕێتەوە لەوەی کە ئەمن ئەوڕۆ زۆر باش خۆم حاضر دەکەم کە تەڵە ببووین حتا لە کاتی دەوامش ئەتو ئەو ڕۆژێک کە زۆر خۆ جوان کردێ زلکەکی ڕێکرد لەبەر کردێ شکل دڕێکە زیاتر متمانت بەخۆتە بەس لێرە شتێک هەیە ئەو خۆ ئامادەکردنە لۆ خۆت بی لۆ خەڵک نەبیتن لۆ ئەوی نەبیتن کە خەڵکەکان بە باشە بە جوانە بتبینن و ناخی خۆتی پێ بشاریەوە نە ئۆکەی خۆ جوانکە لۆ متوانە بەخۆ بن بەس نەگاتە حاڵدە کە سەر لە خەڵک بشێوێنی باشە کاک عومەر هەست پێ ناکەیتکەوە ڕوخسار گرنگیدان بە ڕوخسان بوویتە کولتورێک لە ناو گەنجان ئەتوانی بڵین کللتور کاریگەری لەسەر لانی دەرەکی گەنجەکان تاکانی کۆمەلگا هەبوو بە شێوەیەکی گشتی بۆ نمونە ئەگەر سەیری کللتوری کوردی بکەی بەراورد بە کللتورێکی تر جلوبەرگی کللتوری کوردی جیایە لە کللتورێکی تر سە بۆ نمونە هۆزێک هەیە لە ئەفریقیا هۆزی هیمبای پێوترێ گەنجەکان کەسن لە پرۆسی هاوسەرگیریەوە لایەک لە سەریان دەتاشن وەکو هێمایەک بۆ ئەو پرۆسەیە ئەوە شێوازی دەرکەوتنیان بە جۆرێکی تر نمایش دەکاتن بە هەمان شێوە هەر ئەو هۆزە خۆیان بە ئای پاک ناشۆن جۆرە گیراوەیەکی تر لە ڕۆکێک دروست ئەەکەن خوانی پێشۆن ئەوە کاریگەری لەسەر شێواز دەرکەوتنیان دەبیتن بە هەمان شێوە تاوەکو لە وڵاتانی خۆر ئەوە ئەگەرێتەوە بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست شێوازی دەرکەوتنی تاکەکانیان جیایە چ لە ڕووی ڕەنگیانەوە چ لە ڕووی شێوازی جلوبەرگیانەوە هەموو ئەمانە لە نێو تاکەکانی کۆمەڵگەی خۆیان جوان دەرەکەون ئەوەی کە کاریگەری هەیە و گۆڕانکاری بەسەردادێتن خودی بیرکردنەوەی کەسەکانە کە ناخیانە کەسایەتیانە بزەبێت وڵا ڕاستت کرد عمەر ئەگەر ئەمە بۆ کللتورەی ئەوەی دابڕۆین ئەمە دەبینی نەگەر بێت و گەنجێک لایکی سەری بتاشی گەمە ناوی لێرە تەم شای ڕوخسارە گەنجەکە ژنیشی نادات یا شێوازی دەرکەوتنەکەیە بزانە هەر لە هەر کللتورە و بەس ڕەنگەوەیە تو باسی دەکەی ئەوە تەنها ڕوخسارێک بی لە بۆ ئەو کەسەی بەس ڕەنگە ناوەڕۆکی و کەسەی چەند کەسایەتێکی باشە بی چەند لایەنێکی باشی هەبی وانە محەممەد باشە کە جوانترین کللتورمان هەیە کللتورێکی زۆر پیرۆز و جوانە لە لای من زۆر تایبەتیشە هیچ شتێکی واڵان نییە دەڵێتن دۆ جۆژە بووک بای دەکەڤەر واتە هیچ پێشنیان ڕ قسێک لەسەر کتابە مەکە یاخۆ قەراری خۆ لەسەر کتابە مەدە دەتانەت خوێندوێتەوە تۆ دەبێ یەکەم جار ناوەڕۆکەکەی بخوێنەوە اینجا هەڵسەنگانی بکەی بەس ڕوخسار گرنگ نییە بەس ئەوە لە دنیای کاریشدا ئێستا زۆر بەربڵاوە کەسێک کەسیتن مەسەرەن تەقدیمی ئیشێک بکاتن ئەوەندەی فکر لەسەر جوانی کەسێکی ئەوەندە فکر لەسەر ڕوخساریتی فکر لە ناوەڕۆکی کەسایەتی کەسەکە ناکات و ئاوە بەپێی ئەزمون ئیشی تەواوە ئادە گونجێ لەگەڵ ئەو کارە کەسێک دێتن زانین باسی کچانەش بکەین لە دنیای کار دەلومە ئەو شتە زۆر زەڕورە کەسی تەقدیمی ئیشێک دەکەی زۆر فکریان لەسەر شکلتە لەسەر جوانیتە لێ وای لاتێکچەکان زۆربەی تەجمیل دەکەن زۆر دەستکاری ڕوخساری خۆیان دەکەن دەیانەوێت خۆیان بکەنە کەسێک کە ئەسڵن کەسایەتی ئەو نییە ناوەڕۆکی خۆیان دەشارنەوە بە شکلەکە نا باوانێ حتا لەسەر حیجاب
ئەوەندەی تەرکیز دەخنە سەر ئەوەی کەسەکە بە زۆر کەسێکی کراوە بیتن کەسێکی لە ڕوخسار جوان بیتن فکر لەسەرەوەی ناکەنەوە کە بە نا کەسەکە کەسایەتیەکی مەزبوطی هەبیتن لەگەڵ کارەکە بگونجێتن بەڕای تو زەنوێر شتێکی وا دوڕبڕی منە بوویتەوە والله ئەو شتانە ئەکیت هەر دەبیتن بەس ئەوەندەیە ئەمن کە ئەزمونم کردیە زیاتریش گرنگیان بە لایەنی ئەکسپیرەنسی مندایە وایە ینی چم کردێ و چ ئەزمونەکەم هەیە چ سکێڵەکەم هەیە زۆر گرنگیان بەوەشدا ئەسمونی خۆم باسی برادێکی خۆم بکەم کە چووە تەقدیمی ئیشی کردێ و تیتیان نا ئەوە لەگەڵ مە ناگونجێتن چکێکی قەپاتی هەیە ناوە لەگەڵ مە ناگونجێتن ئەمە کەسێکمان دەیە کە شکلی ڕێکتر بینن چکەمە دەیخینە بەر شاشە مەسەرە ئەخر ئەوانش هەیە ینی هەندێک شت هەیە کە بەجددی پێویستی بە شیکپۆشیە پێویستی بە فەیسێک هەیە ئێستا بۆ نمونایەت و ببێ پێشکەشکار پێویستەکە چەند مەرجێک هەیە لە تو هەبیتن و هەموو کەس لە بۆ پێش کامێرە گونجاو نییە و ناکرێتن کە هەموو کەس لە پێش شاشە دابدرێتن ئەویان هەیە بەس هەندێک ئیشی دیکەش هەیە بەجددی ئەوەندە گرنگ نییە و زیاتر دەبێت گرنگی بە ئەزمونونەکانیان بدرێت ئەگەر ڕاستیتان دەوێت خۆی بابەتێکی زۆر معقولە دەستکانیشمان گەشت سپاس ئەگەر ڕاستیتان دەوێت کاتێکم کەسێک دەبین و کە نایناسم یەکەم شتێک ڕخسارێکە دەبینم شێوازی جلوبەرگەکەیەتی کە دەبینم سەرنجت ڕادەکێشی وا باوە کە یەکسەر لە ناخی خۆمان بە جۆرێک بیری لێ دەکەینەوە کە ئەبێ چۆن بێتن ئەگەر من ماوەسا محەممەد ئەگەر من محەممەد ببینم لە شوێنەکە وا دابنێت کە نایناسم ئەگەر بزانم جلێکی فەرمی لەبەرە ئەو کات بە جۆرێکی تر هەڵسکەوتی لەگەڵ دەکەم ڕەنگە واز بکەم ئەوە کەسایەتیشی داخراوی هەیە یان زۆر جددیە لە ئیشکردن بەس شێوازی جلوبەرگەکەی ئەگەر جلوبەرگێکی کراوە بێتن بە شێوازێکی تر مامەڵی لەگەڵ دەکەم ئەمە لە ڕووی ئەتەکێتی ئیداریشەوە هەر ڕاستە جا بۆ لەڕوانم ئەوەی بە دوو پوینتی وەربگرمەوە یەکەم شت ئەگەر ئەمە گەنجین عمەر محەممەد جوان زنوێر کالۆن مونە تەقدیمی هەڵی کارەچی دەکەین ئەو کەسەی کە وەرمان دەگری ڕاستە ینی بڕیار لەسەر ناوەڕۆکمان دەدە بەس ڕخساریش لێرە داگرینگە یانی ئەمە دەتانین دوو پوینتی لێک شتیدا کۆ بکەینەوە ئەویشان ڕخسار و ناوەڕۆکە کە ئەمن ناوەڕۆکەچی باشم هەبوو بەڵام لە ڕێ ڕخسارەوە کە چوم تەقدیمی هەڵی کارەکەم کرد کە جلکەچی پوختم لەبەر نەبوو ئەو کەسەکە مقابلەم دەکە ڕەنگە ناوەڕەکەکەم لە بۆی مهمی بەس ناتانی وەرم بگرین لەبەری ئەمە ڕخسارەی جوانم نییە ئەتۆ ڕئیسە لە سەرێ بەڕای خۆم بیتن هەندێک وەکو دەرێ نایەکسانیە پرۆسەکە چونکە هەندێک جار لەوانێ کەسەکە ناوەڕۆکەشی زۆر باشێ بەس چ کاتەر وەکو دەرێتن دروستکراوی خوددا لەوانی ڕوخسارەکە کەمێکەوە نەبێت شتێکە لە دەستی خۆی نییە هەر لەسەر قسەیە شوێنی وا هەیە لێرە کە هەلیکاریان بڵاو کردوێتەوە مۆزەفێکیان ویستووە زۆر زۆر بەباشی پرۆسەی چاپێککەوتنەکە ڕۆشتووە بەس لەبەر جوانی ئەو کەسە وەرنەگیراوە لەبەری ئەو شوێنێک کە کاریان لێ کردیە پێویستی بووە بە کە کەسێک بێتن ئەو کەسێکی ئیشی لێ دەکاتن ڕێژەی جوانیەکەی سنووردار بێت تۆزەک ئیش بۆ ئیش دەگۆڕێەوە زەنوێر لەو پوینتی هاوکارە بیانی جوانی شەرتەوە نیە فەیسەکی جوانت هەبی ستایلەکی جوانت هەبی کە ئەتوو ئەتەکێت جوان بوو یاخود بڵێن ڕەوشت جوان بوو ڕەوشت بەرز بوو ئەتوی دەتانی کە مەسەلەن لە جێیەکی ئیشت کرد کۆمەڵک خاصەتی تایبەتمان هەیە کە بۆ نمونە جلوبەرگەی ڕێک پێک لەبەر دەکەی ئەتی جوانی خۆت نیشاندا دەتانی جوانی خۆت لێ کردەوەی نیشان بدەیت ئەکیید کاتێک کە فەیسی کەسەکە دەبینی سەرەتا لەوانەیە نەزڕێکی زۆر زۆر جوانت لە بۆیە هەبیتن بەس دوای ئەوەی کە تێکەڵ دەبی ئەسڵەن دوو لایەن هەیە یان پەشیمان دەبیەوە لە ناسینی یان بەجددی خۆشحاڵ دەبی بە ناسینی ئەو کەسانی بەو شێوەیە نابیتنەت و تەنها لەسەر ڕوخسار بڕیار بدەی بڵێ ئاوە ئەو کەسە ڕوخساری جوانە تاوا دەکات ناخێشیەوە هەیەگەتیویش باسی بابەتە نەکرێت جوانی بهیمەها جوانی هەرگەوەی لەگەڵدانە زۆر خۆشە کە بچێ دەرێت و شکلێکی جوانت هەبیتن و جلوبەرێکی ڕێکت هەبیتن بەس نەگاتە حاڵدە کە تو بڕیار لەسەر کەسەکان بدەیت کە ئۆکەی ئەوە شکلی جوانە من برادریمان نا ئەوە شکلی جوانیە ئەو جلوبەرگی جوانیە ناوە لە من نایەتە نای بفتە برادری بە بەگات حاڵتە ئاگدارم هاوڕێیان جوانی درێ تا ژنێ کاتیە ئەوی تا دەبینێتەوە ڕۆک دەبێت وڵی بۆ پرسیار لەکەنم وا پێویستە یان وا باشە مرۆڤ ناوەڕۆک و ڕوخساری وەکو یەکبی وەکو یەک بێتن بەخۆی لێرەدا ئەوەی کە لە کۆمەڵگەی کوردیدا زیاتر ڕوخسار بووتە باو گرنگیدان بە ڕوخسار باوتر بە ئەویش گەلێک و کاری هەیە
هۆکارەکان دەتوانین بیگەڕێنەوە پێش خودی پەروەردەی خێزانی کێشەکە لە تاکی کەسەکەدایە. بۆ نمونە بە تایبەتی گەنجی کورد ئێستا وەکو دەرێتە ستایلێکی ناسەقامگیریان هەیە. هەر ڕۆژە لەگەر جیهانێکە وەکو هەر ڕۆژە لەگەر ستایلێکە هەر ڕۆژە لەوانەیە لە ڕۆژێک ناڕۆژێ ئەوەکەی بگۆڕێ فکریان بگۆڕێت. ئەو ناجێگیری وای کردوکە زیاتر باو بە ڕوخسار بدرێتن کە پێشتیش وەکوتم ڕوخسار کاتیە ئەوەی دەمێنێتەوە تاتایە ناوەڕۆکەکە چووکە ناوڕۆکە ناگۆڕێتە تۆ وەکو وایە بڵێ خانوویان بینایەک ئەساسەکەی ئەگەر باش نەبێتن چی لێ دێتن ناوەڕۆکەکە دۆکو ئەساسەکەیە بەس ڕوخسار بیناکەت بۆ من هیچ گرنگ نیە ڕوخسار وەکو دەرێت بینایەکە پێش و مەزارێکی جوانی هەبێت ئەگەر ناوەڕۆکێکی باشی نەبێتن لەگەیەک بوومەرەزە کوتر وێران دەبێت. ڕاستە هەر لەسەر قسەی ئەو دیاردی جیهانگیری کە ئێستا بڵاوە لە هەموو شوێنێک بە تایبەت کوردستان کە فرە کللتوری پێوە دیارە ئەو هەموو کللتورە کە کۆبتۆ لە کوردستان پێم وایە ئەوەش کاریگەری هەبووە لەسەرەوەی کە گەنجانی کورد زیاتر گرنگی بە دەرکەوتنی خۆیان بدەن لەو پوینتی لەگەرتومان ئێستا گەنجانیمە بە تایبەت زیاتر سوۆشیال میدیای بەکاردێنین کە ئەوە شوەی کردیە زیاتر احتیمام بە ڕوخسارەکەی بدەنەوە بە ناوەڕۆکی ڕەنگە ئێستا مشکە سوۆشیال میدیای بەکاردێنم بەڵامە من چەند کەسایەتێکم لەکنە لە سوۆشیال میدیای کە ڕۆژانە تەماشای پۆستەکانیان دەکەم کە ئیسفادەیان لێ دەکەم ئەوانە ڕۆژانە کۆمەڵک بابەتی جوان دادنێن لەوانەیە پۆستەکەی زۆر بە سادەیی بکە بەڵام ناوەڕەکەی جوانیە بەس گەنجەکانیمە هەڵدەستن تەماشای ئەوەی دەکەن بزانن چێ ڕوخسارەی جوانیە ڕوخسارەی گەشاوی هەیە پۆستەکانی باشەیە خود بڵێن شتێکی مهمی تێدا نییە تەماشای ئەوەی دەکەن کەواتە لێرە وی لێ دێن ناوەڕۆکەکە احتیمامی پێ نادرێت بەس دەگەڕێتەوە سەر ڕوخسارەکە ئەمە نەگەتیڤیانە نیمە لە بۆ بابەتی ڕوخساری بەڵام من زیاتر حەزم احتیمام بە ناوەڕۆکی بدرێت ئەمنی شەر بە هەمان شێوە دەمێت زیاتر گرنگی بە ناوەڕۆکسار نییە حتا لە دنیای کاردا لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە باسی بابەتی سوۆشیال میدیا دەکەی ئەو پۆستانەی کە شکلێکی جوانیان هەیە مەسەلەن پۆستەرێکی جواندانرا پۆستەکە بە شێوازێکی زۆر جوان کرا ئەسڵ تەمە حدا دەگرێت متی ناوەڕۆکەکەی بخینیەوە ناتوانین ئەتون لە هەموو ڕووەک و بە نێگەتیڤ باسی بابەتە بکەی شکلەکەی گرینگە پۆستەکە مهمە بە جوانی ڕێک خراپیتن خەڵکەکە سەرنجی لۆلای شتێکە ڕابکێشیتن و بتانی تەماحیەوە بگری بچی بیخینتەوە بەس لێر دەدەی بتانی هاوسەنگی ڕاگرێ من باسیەوەی دەکەین کە کووە لەو گەنجانە بکەین وا لە خەڵک بکەی کە هاوسەنگی ڕابگریتە لە بابەتەکان کە هاوسەنگی نەبوو ئەو کاتێک هەر لەسەر و بابەتی هاوسەنگیە بەو پێی کە سوۆشیال میدیا و پلتفۆرمەکانی سوۆشیال میدیا کاریگەرترین هۆکارەکە وا لە گەنج بکە زیاتر گرنگی بە ڕوخسار بدە پێم وایە هەر لەوێش دەبی گەنج ڕێنمایی بکرێت لەوەی کە بتانی هاوسەنگێک دروست بکە لە بینی دەرونی خۆی و شێوازی دەرکەوتن ڕوخساری وڵی عمەرم پێم باشە و بابەتە هاوسەنگ بکرێت ئەگەر محەممەدیش هەر لەگەرەوە پوینتیم بی هاوسەنگرتنی بابەتی ڕوخسار و ناوەڕۆک بەڕێی من زۆر زەڕور دەبی کە هەردووچیان لە یەکشتیدا کۆ بکەینەوە سیاریش جواناتە ئێستا مێشکم باشە چۆن وا بکەین کە گەنجەکان هاوسەنگی بکەن لە بینیاندا لە بین ڕوخسار و ناوەڕۆک چ ڕێگایەک هەیە وەک وتمان ئەوە لەم پلتفۆرمەکانی سوۆشیال میدیا بۆ پێیکە ئەو هۆکاری سەرەکیە کە گەنج زیاتر گرنگی بە ڕوخسار بدە دوای ئەوە پرۆسە پەروەردەییەکە لە ڕێگەی پەروەردەوە هەر لە مناڵیەوە تا ئەگاتە قۆناغی هەرزەکاری و هەرزەکاری بەجێ دەڵێگەتە گەنجێتیەوە لە قوتابخانەیە یا لە پەیمانگاکانە ڕێگەنج ڕێنمایی بکرێت بەوەی کە دەروون و ڕوخسار دوو بابەتی پێکۆ بەستراون یعنی هیچیان لە سەری ئەوی تریانەوە نییە پێویستە هەماهنگێک لە بینیان هەبی هاوسەنگێک هەبیتن وەڕای من بابەتی خودناسیش زۆر زەڕورە کەسەکان کە خودناسییان کرد و ناسی بزەبت ئەوەندە تەرکیزیان لەسەر خۆیان دەبی ئەوەندە بابەتی ناوەڕۆکیان لە مهم دەبیتن ڕوخسارەکە وەلا دەندرێتن نەک وەلاندرانی ئەوەی ناڵم کە ئێحتیمان بەخۆی نەداتن بەس ئەوەندەی گرنگی بەخۆی دەدات و گرنگی بە خەڵک نادایک و دەیبینیتن ئۆکەی لۆ خۆی ژیانی خۆی بەڕێوە دەباتن و ما باقیێتی لە هەمان کاتیژە من وەکو کچێک و ئەوانیت کەش کە بەشێکی زۆری خەڵکم دیتە کاتێکە لە ناخەوە کەسایەتێکی بەهێزیان هەیە بە جدی سیقیان بەخۆیان هەیە کە بە هەموو شێوەک دەربکەون باشە پێویستت بەوە نابیکە دایم مایکاپ بکەی پێویست بەوە نابێ کە دایم فلتەر دابنەیوان هەر بابەتێکی لەوانە ئەم بەخۆم کەسایەتێکەکەی خۆم زۆر بەدڵەوە مجاملە نەبێتم بەس ئەوەندەیە بەجددی لە بۆ من کەسایەتی ناخ و خۆت زۆر زۆر مهمە هەرچەندیش پەرەی پێ بدەی هێشتا کەمانی دەبی بەردەوام بیەوەیە گچکە لە سەرەوەی بڵم کە لە ژیانی زانکۆی بووین
زیاتر لە بۆ لایانی کچەکانەوە ینی شتێک کات لە زانکۆی بووینانی ئەو کچانە سبەینان دەهاتن ڕنگ بوو معنی نازان بە 2 سعات بە 3 سعات خێریی مایکەپکردنەوە بابەتانە بن ئەگەر بێت و ینی گرینجان بە ناوەڕۆژی ئەو زانکۆی بدابایە لە بۆ خوێندن و باسم کرد زیاتر مهمە بەڵام هەندێک ینی شت هەیە کە جیهەتەکە تو ئیشی لە بۆ دەکە یان خوێندنی تێدا دەکەیان لەلایەنەکی زانستی ئەکادیمی ئیش دەکەی بەڕێی من ڕوخسارێکی سادەت هەبی نە زۆر سەرنجڕاکێش بی کە ئەتوە لە کەسی بەرامبەرت بکەی هیچی پێ نەکرێن نە ڕوخسارێکی زۆر مخەربەتی شت هەبی کە کەسی بەرامبەرت ڕخنە دێبگریان شتێک بی دووبارەکردنەوەی ئەوەی کە پێویستەها ناوەڕۆک و ڕوخسارت هاوسەنگ بێتن ئەگەر زۆر کاریگەری لەسەر کەسەکە هەبێ ئەو بابەتە جاری وایە ئەسڵەن خۆی ئەو کێشەیەەکە ئەگەر شتکۆ مرۆڤ بە سروشتی خۆی وایە دایمە کاروبارەکانی بە شێوەیە کە ڕاست و دروست بڕێوە ناچێت جاری وا هەیە تەگەرەک دێتە پێشی شتێک ڕوودەداتن لەو حاڵەتە ئەگەر شتێک ڕووبدە ڕێگری لێ بکاتن لەوەی کە دەروون و ڕوخساری وەکو یەک دەربکەویتن تووشی بارودۆخشی دەرونی خراپ دەبیتن و زۆر سپاس و شتێکی دیکەش بابەتی هاوسەنگکردنی نێوان دەروون و ڕوخسار هەندێک بەلا ڕێدا چووە کەسی وامان هەیە ئەڵە قسەم حەقە بۆیە ڕقا ئەوەش دەگرتەوە جاری وایانی لە ئاستێک ڕابگیرێکە بتوانێت جاری وا هەیە وا پێویست دەکاتن کە ڕوخسارمان لەگەڵ ناوەڕۆکمان گۆڕانکاری هەبێتن جیاواز بیتن بە شێوەک دەربکەوین لە پێناوی ئەوەی کە بتوانین کێشک چارەسەر بکەین یاخۆ دڵی کەسێک ڕابگرین ئەکید هەر شوێنەکە لە بۆی دەچی پێویستێکە گرنگی بە جلوبەرگ و دەرکەوتنی تێدا بدەیت لەو نمونە کاتێککە دەچێت زانکۆ پێویستێکە جلێک لەبەر بکەیت شیاوی زانکۆ و ناوەندە ئەکادیمیەکە بیتن نەگەت و بە شێوازێک بڕۆی کە دەرکەوتنەکی تکێت هەبیان خەڵک نەزڕی بەرامبەرە جیاواز بیتن هەر لەسەر قسە زەنوێری کە وەختی تەڵەباتیم کە لە زانکۆی بووم بەشێک لە مامۆستایەکانم یعنی کە بەیانیان دەهاتن کو بڵە حەسوودیم پێیان دەبرد ئەوەندە بە جلکەچی فەرمی و ئەکادمی دەهاتن هەر حەزم دەکرد بچم عەلمیان لێ وەربگرم بەشێک لە مامۆستایەکانیشم هەبوو ینی هەر بە جلکەچی ئەتیادی دەهاتنە دەوام یان قەمیسی تیشێرتەچیان لەبەر دەکرد وانیا زۆر ناخۆش بوو ئێستاش کە ئەمن بەخۆم یانی هەمان پیشەم هەیە ئەو ڕۆژی کە دەرسم هەبییان دەوام هەبییان شتێکم هەبی ینی بە شێوەیەکی مڕەتەب خۆم حازر دەکەم چاکەت پانتۆڵەکی لەبەر دەکەم لۆ ئەوەی تەڵەبەکانم هەم گرنگی بە ڕوخساری خۆم بدەن هەمیش بەو ناوەڕۆکی کە ئەمن پێیان دەگەنم کە بابەتەکەمە لەو کاتەی ئەو قوتابیانەی کە ئەمن مەسەلەوانیان پێ دەڵم دوشتی لە من ئیسفادەکان ڕەنگە یەکە چوان سەرسامی کەسایەتیەکەم بی کە وا بکە ڕۆژانەوەکو من چاکەت پانتۆڵەکی شیک لەبەر بکە بێتە دەوامێ هەمیش لە ڕووی ناوەڕۆک و معلوماتەکەەوە کە ڕۆژانە پێی دەبەخشم وانەوە حەمەد بێنە پێشچای خۆت کەسێک دەڕاتە دوو بۆنەی جیاواز بۆنەیەکیان خۆشی و دڵخۆشیە بەجلشی بۆنەیەکی ناخۆشنەوە تازیە بڕاتە شوێنە و لە لایەکی دیکەش بە پێچوانە بڕاتە بۆنەیەکی ناخۆش وەکو لە دەستدانی کەسێک لە تازیە بە جلشی حەفلە بڕاتە کاردانەوەی کەسەکان کودێنێت جا هەر لە ڕووی ئەتیکێتی ئیداریەوە ئەهام بۆ ئەو شوێنێکە ئیشی لێ دەکەی بە گوێرەی پیشەکە ئەگۆڕێ سەبوون ومونە جەنابەت کە باسیەوەت کرد من وەک مامۆسایەک بانیان بە شێوەیەکی ڕکپێک چاکەتێک و بانتۆڵک لەبەر دەکەم بۆی قوتابیەکان لانیکەم بتوانن ئەو هەستیان هەبێ کە ئەو متمانەیە پێ بکەن و کەسێکم کە گرنگی بە خۆم دەدەم پاشان گرنگی بە ئێوە دەدەم لە پیشەیەک و پیشەیەکی تر دەگۆڕێ بەڵام کاتی بەرنامەکەمەوە خەریکە بە کۆتایی دی و ئەوزانم لێرە پێویستە کۆتایی پێبێنین زۆر سپاس لە بۆ ئەمە دەبنی هەمووتان بە جوانەکانتان دەستان خۆش باشمان ئاڵ بۆ زیاتر پێش